ئەم کاتتان شاد بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بەختەوەرین کە جارێکی دیکە لە بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک دەگەینەوە. بەڕێزان، میوانی ئەم ئەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز کاک ئەحمەد ئەسپەری، ناسراو بە ئەحمەد گرنەڵێن، هەڵسوڕاوی سیاسی و کادر و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوای کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بن، فەرمونون بۆ بیستنی. کاک ئەحمەد گیان، زۆر سپاست دەکەم بەخێر بێ لەوەی کە داوەتی بەرنامەکەمان قبول کردو. ئەمیش زۆر سپاسیوە دەکەم کاک کەریم گیان. سڵاو ڕێزم هەیە بۆ تەلەڤیزیۆنەکەتان، بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە. سڵاو دەنێرم بۆ گیانی پاکی شەهیدانی کۆمەڵە و زیندانیانی سیاسی، بۆ خانەوادەی شەهیدەکان و زیندانیانی سیاسی. سڵاو ڕێزم هەیە. سڵاو لە بەڕێزشتان. بۆ ئەوی کە بچینە ناو بەرنامەکەمانەوە، ناو توێژەکەمانەوە، بەڕەواڵی ئاسایی پێم خۆشە کاک ئەحمەد سەرەتا کورتەیەک لە ژیانی سەرەتایی مناڵی و ژیانی ئاسایی خۆی تا بەر لەوەی کە تێکەڵ بە مەساری سیاسی دەبێت بکات، بۆ بینەرانی عزیز خۆی معرەفی بکات، بۆی کە لەگەڵ کاک ئەحمەد ئاشنا بن. بەڵێ، من ساڵی 1340 لە خانەوادەیەکی زەحمەتکێش لە دێی گرنەڵێن لەدایک بوومە. جا هەر لەو دێشە تاکو بوومەتە پێشمەرگە، هەر زۆرتر لە دێی بوومە. لەو دێ ئەمن ئەو دەمی وەختی ئەوە بوو کە بتم بۆ مەدرسە، بەڵام بەپێەوەی کە مەسەلەن ئەمە لە خانەوادەیەکی تقریبەن 20 نەفەری دا گەورە بوومە. منداڵمان زۆر بوون، ینی هەموو منداڵەکانیان نەدەنارد بۆ مەدرسە. دەنا معەلیمەکە گەر هات ئەوەڵ هات بۆ ماڵی ئێمە، لیان پرسی کوتیان کام منداڵانە باشن بۆ کە بچن بۆ مەدرسە. ئەوەڵ ئیشارەی بە من کردی ئاوا باشە کە بچێ بۆ مەدرسە. من زۆر خۆشحاڵ بووم کە بچم دەرس بخوێنم، بەڵام بە دەلیلی ئەوەی کە من هەر بە منداڵی دایکی خۆم نەمابوو، مامی باویشم گەورەی ماڵە بوو، ئەو زۆرتر دەسەڵاتی هەبوو. ئەو نەوەکانی خۆی نادیدی من بەداخەوە نەمتوانی بچمە مەدرسەی، هیچ مەدرسەم نەخوێنتە، تاکو دوایی بۆ خۆم گەورە بووم و دی هەر لە دێ بووم دوایی کە زۆر زوڵم دەدی بەڕاستی، هەر لە خودی خانەوادەی خۆشمدا دەمزانی زوڵم و زۆری هەیە. دوایش کە لە دێی گرنەڵێنی مەسەلەن لە مناتیقەی ناڵێن کە دوای تەقسیمی ئارەزی کرابوو، ئەوانە زۆر خەڵکێکی فەقیری هەبوو، ینی زەمین و شتەکان زۆر بە شێوەی ناحەداڵەت دابەش کرابوو، نیوا بوو هیچی نەبوو، نەبوو پیوازی لێ بکای، واش بوو زەمینێکی زۆری بەدەستەوە بوو. جا منە زوڵم و زۆریەم دەدی دوایی لەگەڵ جەماعەتێک چوون بۆ خانێ، مام لێ بوو لەگەڵ کوڕی مام و دووسێ کوڕی خزمەوانە، مان دەچین بۆ کارێ، چوین بۆ مەرەندێ کار بکەینەوەوانە. ئەوان زووتر لێ کاریان کرده بوو، بەڵام وەختە ئێمە چوین کار وەختی کار نەمابوو، هەوا سارد بوو، هاتینەوە دیماوەکی لە خانێ بووم و دوایش ئاوا بەو شێوەیە کە مەسەلەن دوای لەگەڵ تەزاوڕات و شت دەکرا ئەوانە لەگەڵە و ڕەفیقانم دەچین بۆ تەزاوڕات و ئەوانە. زۆر باش. دەکرێت بپرسم بۆچی ئەحمەد گرنەڵێن، کە ناوی فامیلیتان ئەحمەد ئەسپەریە، بەڵام گرنەڵێن مەشهورن، ئەلبەتە لە دەورانی پێشمەرگایەتیدا بەو ناوە ناسراوی ناسناوت ئەوە بووە، بۆچی ئەو ناوە دێنراوە؟ بەڵێ، یەکشتی بڵم کاک کەریم، هیچ کەس لە دێ ینی لە منتیقەیە من زۆر بەش نێو شۆرت بانگ نەدەکرا. مەسەلەن دایان کورد حەلی فەقێ حوسێنی، یا مەسەلەن ماڵە فەقێ حوسێنی، ماڵە فڵان کەسی. ئەمیش کە بوومە پێشمەرگە بە نێوی دیەکەمەوە پێشمەرگەکان سەر خەڵکی گرنەڵێنی بووم، بۆیە دایان کورد ئەحمەد گرنەڵێن. زۆر باشە. لە تا دەورانی نەوجەوانی مەدرسە نەچووی، بەڵام بۆ کاتێکە کەمێک تەمەنت دەچێت سەرێ و دەبێت لاو تازە لاوێک بێگومان خەریکی کارکردن دەبی، چەت دەکرد و ژیانی بنەماڵەکان چۆن بەڕێ دەچوو لە سەردەمەدا؟ وڵای ژیانی بنەماڵەمان فەقیر نەبووین، زەمینمان هەبوو، مەڕوشتمان هەبوو، ینی من تا منداڵ بووم زۆرتر بەڕاستی بە خاتری وەشکە دەناتمە مەدرسەی دەچوومە بەر وڵاغ و کەڵگامێشمان هەبوو، دەچوومە بەر کەڵگامێشان. دوایش کە
لەو ژیانە بەڕاستی من وەڕەز بووم، ینی ناحەداڵەتێکی زۆرم تێدا دەدی، دەمکوت دەبێ ئەو نابەرابەریە بە جۆرێک مبارزەی لەگەڵ بکرێت. جا ئەو بوو کە مەسەرم چوومە شاری لێ بە تەما بووم کارگەری بکەم، کە دوایش بڕێک کارم کرد ماوەیەکی هەر لە خودی خانێ. دوای ئیدی ئەوە بوو کە لەگەڵ جەماعەتێک ئەو ڕەفیقانم هەروە وردە باسی سیاسەت و ئەوانە هاتە پێشێ، باسی حیزب و کۆمەڵە و مەسەرەن کۆمەڵە بەڕاستی من ئەودەمی بڵم لەگەڵ کەس ئاشنا نەبووم، کەسی کۆمەڵی زۆرتر کۆمەڵە بۆی دەنگیدا بۆ کە کۆمەڵە پشتیوانی کرێکار و زەحمەتکێشە، پشتیوانی فەقیر و هەژارە، ئەمن کۆمەڵم خۆش دەویست. ئەو جەماعەتەش ئەو کوڕی مام و کوڕە خاڵم و ئەوانە بوون، کوڕی خاڵم پێشمەرگە بوو، دوای کوڕی مامیشی مەرگەوە بە پێشمەرگە، ئەو کوڕانەی خزمیشمان دوودانە بوون بە پێشمەرگەی حیزبی. ئیدی ئەمیش مخالیفی ئەوان بوون بەڕاستی. ئەمیش دوایی تەسمیم گرتم دەمە پێشمەرگە، ئیدی چوون بۆ خانێ کە بمە پێشمەرگەی کۆمەڵی لەوێ بمبورە. ینی تا بەر لە ڕاپەڕین لەگەڵ هیچ مەسالی سیاسی ئاشنا نەبووی و لەگەڵ کۆمەڵەش دوای ڕاپەڕین و دوایەوەی کە کۆمەڵە ئێعلامی مەوجودیت دەکا بە شێوەیەکی ئالەنی، ئەو کاتانە لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبی وایە؟ بەڵێ ئەو کاتانێک کە کۆمەڵە ئەعلامی مەجوێتی کرد، ئەو دەمی لەگەڵ کۆمەڵە ئاشنا بووم، ینی لەگەڵ سیاسەتی کۆمەڵی بەڕاستی ئاشنا بووم کە زۆرتر دەمبیست. ینی کەسی وانە بۆ منیش بۆ خۆم خوێندەواری نەبووشتی بخوێنمەوە، بەڵام سیاسەتی کۆمەڵە بە جۆرێک کە باسییان دەکردیان کوت کۆمەڵە پشتیوانی فەقیر و هەژارە، پشتیوانی کرێکار و زەحمەتکێشە. دوایش یەک جاریش کە مەلا حەوڵای سەعیدی کەنعانیش لە ژیاندا ماوە، هات بۆ ماڵێمە، هات مەسەلەن سیاسەتی کۆمەڵی باس کرد. مام کە مامی بابم کە مەسەلەن باسەوادیش بوو، بۆ مەلایەتیش خوێن بوو، سەوادی هەبوو، زۆرتر خەڵک کە دەهاتن ئەوانەی وە سیاسی بوونیان بە جۆرێک دەهاتن بۆ لای ئەو. ئەمیش مەسەلەن گوێم دەدایە دەمزانی کە مەسەلە ینی بە سیاسەتی کۆمەڵی باز دەکردوانە، ئەمن زۆرتر ئەوە سیاسەتی کۆمەڵم هەڵبژارد. ینی ئاوا بوو کە تەسلیم گرت بڵم بە پێشمەرگە. باشە. باسی ئەوەت کرد کە هەر لە سەرەتای منداڵیەوە هەستت بە بێعەداڵەتی و نابەرابەری و نایەکسانی و هەندێک زوڵم و ستەم و لەو شتانە دەکرد کە بەلاتەوە نائاسایی بوون و دواتریش کە لەگەڵ کۆمەڵە ئاشنا دەبی هەروەک باز دەکەی سیاسەتەکانی کۆمەڵە، بەرنامەکانی کۆمەڵە بۆ تۆ جەزابیەتی دەبێت و ئەوە باعث دەبێت کە بە کۆمەڵە پەیوەستبی. کاتێک کە دەچێت ناو کۆمەڵە و ئەو زمانەیە و مدە زمانی کە ناو کۆمەڵدا ئەمەلەن حزورت بووە، چەندە پەیگیری ئەو بەرنامە و استراتێژ و سیاسەتەی کە بەڕێستان جەزبی بوون لە کردەوەدا دەیتوانی جوابی چاوەڕوانەکانی تۆ یا ئینتزارەکانی بەڕێستان و ئەمسالی بەڕێستان بداتەوە؟ بەڵێ بەڵام من سەرەتاوی بڵە بە من ئەگەر چوم بۆ پێشمەرگایەتی چوم بۆ خانێ کە چوم قڕی کۆمەڵی بتم هاتم بۆ پێشمەرگایەتی، لەوێ زۆر ئیسراریان کرد بتێنە تو جارە منداڵی و دوایی ببە بە هەواداری کۆمەڵی دێن سەرت دەدەین و شتێک بۆ دەخوێنەوە ئەوانە. ئەمن کتم نەخێر، وەڵام من هاتووم هەر بۆ پێشمەرگایەتی. گوتیان باشە دیگەنت گرین بە پێشمەرگە چ دەکەی؟ کتم مەڵای جا من سەوادم نییە و نەهاتوم بمە هەوادار و تەشکیلاتوانە، هاتووم ببم پێشمەرگە. گوتیان باشە خرچیە دەناسی لە کۆمەڵی؟ ئەمیش جەماعەتێکم دەناسی، مەلا حەوڵای سەعیدی هەروە بێتەوە، مام حسێن و حسێنی مەلا حەسەنی، عەبدوڵڵای محەیدینی، ئەو جەماعەتەم دەناسین. گوتم ئەوانە دەناسین. تێنجا وەڵاوانەوە لە میرایە، نەگەر پێت خۆشە بچۆ بۆ میرایە، گە ئەمە پێمان خۆشە بچیەوە دوای بین سەرت بدەینەوەوانە. ئەمیش گوتم ناوەڵا چم بۆ میرایە، چون بۆ میرایە کە لێ مەلا حەوڵا و مام حسێن و ئەوانە لێ بوون، لەگەڵوانی دی لێ مامەوە ماوەکی هەر ئەسلحەیان نەدامێ، منیش هەر لە مەقەڕی بووم، چاوشتم تێدەکرد و کارم دەکرد و ئەوانە. دوایی لەگەڵ شەهید بایزی ئاشنا بووم، شەهید بایز کە کوڕێکی خەڵکی منتقەی خۆمان بوو، زۆر کوڕێکی باسەوات بوو. دوایی جەلسەیان دادەنا دەیان کردەوە جەلسەی حەوزەیە.
ئیدی ئەو شتی بۆ دەخوێندمەوە شتی بۆ دەخوێندینەوە ینی هەرە من بەتەنێ نەبوو جەماعاتێک کە مەسەلەن بۆ خۆیان زۆرتر نیان دەتوانی متالعە بکەن ئەمە شەید باعث جەلسەی بۆ دانابووین و شتی بۆ دەخوێندینەوە یعنی ئەو دەم کە زۆرتر سیاسەتی کۆمەڵم بۆ دەرکەوت و بۆم شتم بۆ ڕوون بۆەوە بەڵێ کاتێ پەیوەندی دەکەی بە کۆمەڵەوە ڕاستە و خۆ خوازیاری پێشمەرگایەتی دەبی یا بەر لە پێشمەرگایەتی ئەرکوکاری وەکو تەشکیلات نهێنیەک پێت دەست پێدراوەی کە ڕاستە و خۆ جەزبی نێوی پێشمەرگە دەبی ناوەڵای هیچ من هیچم پێنەس پێرابوو ینی فقط ئەوە کە ینی ئەوڵین جار کە چوومە مەقەڵی کۆمەڵی فقط بۆ هەدەفم پێشمەرگایەتی بوو ینی لە پێشدا کەس ارتیباتی لەلایەن کۆمەڵەوە دەگەڵ نەگرت بوو کە ببوون بە تەشکیلاتی و ئەوانە بۆچی وەختێک چووی چەکیان پێنەدایی دلیلی کەم تەمەنی بوو یا هۆکارێک بوو بۆی کە ماوەیەک لە بەر لەوەی کە چەکدار بی لەو شوێنانەی کە باست کرد مەشغوڵ بە چالاکی و فعالیت وڵای من ئەوەی بڵم لە ئەسل هەم بڕێک دەزانی دەنە سەربازی شتم نەکرد بوو بۆ خۆمان بڕنۆیەکمان هەبوو ئەو دەمی وەختی تەزاوڕاتەکان یا مەسەلەن دەچینە ئەو دیانەی دیکە بۆ سەردان ئەو بڕنۆکەم لەگەڵ خۆم دەبرد دەمتوانی مەسەلەن بە بڕنۆ ئەوە بکەم تەقەی بکەم وانە دەنا لە ئەسل هەم نەدەزانی تەمەنیشی منداڵ بوو بۆیش زۆرتر چەکیان پێنەدام دوایش ئەو دەمیش دەورەی ئاموزشی نەبوو بەڕاستیدا لەوێ عەبدوڵای محەیدینی کە ئەلحانجی لە ژیان داماوە بەڵام ئەلحان پێشمەرگە نییە ئەو کۆمەگی کردم ینی فێری چەند ئەو دەمی زۆرتر فەنگی ئێمیەکە بوو ئێمیەکێکیان دامێ ئەو فێری ئێمیەکەکەی کردم کە چۆن لە باڵێکی دەرێن و دە باڵێکی نێم و تەقەی پێ بکەمەوەوانە ئیدی ئەوە بوو کە یانیوانە بوو کە مەسەلەن وەکو دوایی کە پێشمەرگە دەچوو ئاموزشی دەدەی و دوایی دەچوون جەمع دەستەیەک پێشمەرگە مسلح دەکرات ئێمە هەراوە مەسەلەن مسلحیانکردن مەسلحیان دامێ ئیدی ماوەکی هەر لە میراوێ بووم دوایی لەگەڵ مامسێنی دەچوینە ئەو دێهاتانەی دەوروبەری میراوێ و وینەڵێنێ و ئەوانە زۆرتر لەگەڵوی دەچوو زۆر باش بەڵێ پێشتریش پێما و پرسیارم کرد وتم ئەو جەزابیەتانەی کە بەرنامە و سیاسەتی کۆمەڵە بووی بۆ تۆ و بەڕێستان چەندە لە کردەوەدا لەو مدەتەی کە حزورەن لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵ و ناو کۆمەڵەدا بووی لە کردەوەدا بەدید دەکرد یا ئینتزاراتی ئێوەی بەراورد دەکرد ئەو مدەتەی کە بۆ خۆت پێشمەرگە بووی بەڕێستان پێشمەرگە بوون چەندە ئەو سیاست و بەرنامەتان ئەمەلەن بەرەو پێش دەبێت لە کردەوەدا ئەمەلتان پێ دەکرد بەڕاستی وڵای کا کەریم لە کردەوەدا ینی ئەمن بە تەواویەگە هاتم بووم بە پێشمەرگە و سیاسەتی کۆمەڵم بۆ خوێندرایەوە و مەسەلەن بە عەمەلە بینیم زۆر زۆر ینی وەکو بڵێن ئینسان دەبێت بە ئینسانێکی دیکە ئینسان مەسەلەن هیوای بۆ بە ژیان دەبێت هیوای بەوەی دەبێت کە بە ناحەداڵەتی و نابەرابەری نەمێنێ ینی مبارزە بکە لەگەڵی ئەمیش هەر ینی دە پێش ئەوەش تاکە مەسەلەن هەر بۆ خۆم تەسمیم گرت بوو ئەو نابەرابەرەیە کە من دەمێ مبارزەی لەگەڵ بکەم بە تەنیا ناکرێ بەڕاستی بە کەس ناکرێ بە یەک نەفەریا بە چەند نەفەریا دەبێ حیزبێک بیکە بە نەزەری میش ینی ئەوە سەدەسەدی جواب بوو ئەو مبارزە فقط کۆمەڵە دەیتوانی بیکات ینی حزبی دیکەش هەبوون کە مەسەلەن ئێمە دەماندی کابرا مەسەلەن هەردەبوو بۆ پێشمەرگایەتی چ پێشمەرگە زۆرتر مەسلحەتی بوو ینی بۆ مەسلحەتی خۆی بۆوانە بەڵام بەڕاستی کۆمەڵی بۆ مەسلحەتی خۆی نەبوو بۆ مەسلحەتی کرێکار و زەحمەت کێش بوو ینی ئەمن ئەوە بوو کە 100% سیاسەتی کۆمەڵم قبول کرد و هەمیشەش تەبلیغ و تەرویجم بۆ کردو ئێستێش کە مەسەلەن تەشکیلاتیش نیمە بەڵام هەر بە دڵ و بە گیان دیفاعی لێ دەکەم زۆر باشە بەڕێستان و کەسانی وەک ئێوە کە پێشمەرگەی کۆمەڵە بوون بێژگە لەوەی کە وەکو پێشمەرگەی کۆمەڵە لە قبال لە ئاراستە و ڕاستای ئەو سیاست و بەرنامەی کە کۆمەڵە بووی پێشمەرگە بوون شەرتان دەکرد لە دەرگیری و لە بەرابەر دژمندا دەوەستانەوە جگەل لە شەڕکردن چی دیکە دەکرا وەختێک
شعارە بەرجەستەکان پشتیبانی لە کرێکاران بوو، لە ژنان بوو، زۆر شتی لەو چەشنە لە کردەوەدا چی دەکرا، کۆمەڵە چی دەکرد بەڕاستی لەگەڵ ئەو چین و توێژەی کە بە دروشم و لە سیاست و بەرنامەدا دیفاعی لێ دەکرد و خۆی بە متافعی دەزانی. ڕاجامە ئەو دەمی کاکەریم لە میرایە بووین، لە میرایشدا خەڵکی فەقیری زۆر لێ بوو، ئەو هیوای لێ بوو کە مەسەلەن بەڕاستی هیچ ئیمکاناتێکی نەبوو کە ماڵی دروست دەکرد یا کارێکی دەکرد کرێکار بگرێت. ئێمە داهاتن بۆ مەقەری کۆمەڵی ئەوە مەسەلەن دەچوین هاوکاریمان دەکردن بۆ قوڕەکاری و بۆ ماڵدانان وانە بۆ زۆر خەڵکی فەقیر کارمان دەکرد. یا مەسەلەن خەڵک هەبوو یوا بوو فەقیر بوو، پارچە زەمینێکی هەبوو کەم بوو زەمینەکەی، ینی بە شێوەندەشی نەبوو کە کرێکاری بۆ بگرێت، دەچوین مەسەلەن حتا دەستکەنە و شتمان لەگەڵ دەکردن، کاری مەسەلەن مەزرا ئەوانە، ئەو کارانەمان دەکرد. لە گەڕای و کارانە بۆ خەڵکیشمان ڕوون دەکردەوە سیاسەتی کۆمەڵە و زوڵم و زۆری کە دەکرێت چۆن دەبێت بەرابەریدا ڕابوەستی مبارزەی بکەیت. پێشمەرگی کۆمەڵە یان کۆمەڵە یەکەم هێزێکە کە لە کوردستاندا بە تایبەت لە کوردستانی ئێراندا کە هێزی چەکداری ژنی پێ و پەیوەست دەبێت. لەو کاتانەدا ئاستەنجێک پێش دەهات بۆ وەکو شتێکی نائاسایی بۆ ئێوە و بۆ خودی پێشمەرگە ژنەکانیش هاوڕێ ژنەکانیش، ئەو ئاستەنگانە چ بوون ئەگەر تۆ وەکو خۆت شاهیدی بوو بێت یا بەچاو بینی بێت؟ وڵی ئەوە دوو جەمبەی هەبوو. جەمبەی ئەوەی کە زۆر کەس دەیانکرد کۆمەڵە باشە، مەسەلەن ئەوە تا فەرقی کوڕ و کز ناکە پێشمەرگەی کچیشی دەگەڵا، ئەوەش هەبوو زۆریش خەڵک ئەو بۆی قبول نەبوو، ینی بۆ خەڵکی مەسەلەن حەشیرەتی و خەڵکی مەسەلەن بە قەولی خۆ دەڵێن کە پیا سالار و ئەوانە، ئەو سیاسەتان قبول نەبوو کە مەسەلەن کز ببێتە پێشمەرگە، کز لەگەڵ کوڕان بێ. هیواش هەبوو، بەڵام ینی بە زەحمەتی کادرەکانی کۆمەڵە و تەبلیغ و تەرویج ئەوانە دوای لە نێو خەڵکدا بوو بە شتێکی حادی، ینی کە دەبێت کچیش توانای ئەوەی هەیە کە پێشمەرگە بێ، یا مەسەلەن لە نێو کۆمەڵیدا فەرقی کوڕ و کز نییە. کچی کچەکانیشیان ئەسقەزا زۆر کەسیش دەیکوت کچەکانیان لە کوڕەکان ئازاترن ئی کۆمەڵی. ڕاستە. وەکو ئەمەل کرد ئێوە بۆ خۆتان کە پیاو بوون و بە پێشمەرگەی ژنیشتان هاوڕێ بووە، ئەو ئیدعایی کە لە دروشمدا دەکرا کە ژن و پیا و بەرابەرن یەکسانن و هاوڕێیانی ژن کاتێک پەیوەست دەبوون بە هێزی پێشمەرگی کۆمەڵە و بە کۆمەڵە، یەکێک لە جەزابیەتەکان یەکێک لە ئەهدافەکان ئەمەلیکردنی ئەو بەرابەریە بووە، یا لانیکەم ئەو بەرابەریە کە ئیدعا دەکرا ژنانی جەزب دەکرد بۆ نەوڕیزی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ئەو بەرابەریە چەندە لەناو ئەو هێزەدا بەڕاستی ئەمەلەن پەیڕەو دەکراوە؟ ئایا تۆ باسی پیاو سالاریت کرد، پیاو سالاری لە ناو هێزی پێشمەرگی کۆمەڵەدا هیچ ئاسەوارێکی بوو؟ ئەگەر بووی چەندە بوو یا بۆچی؟ وڵی پیماوێکا کەریمەگە بڵێم هەر نەبوو لەوانەیە ڕاست نەبێ، بەڵام ئەکسەری پێشمەرگەکانی کۆمەڵی ئەوان قبول بوو کە مەسەلەن کچیش دەتوانێت پێشمەرگە بێت، هی فەرق و جودایەتی دەبێت نەمێنێ، دەبێت کچیش ببێتە پێشمەرگە. بەڵام تێشماندا بوو ڕاستی کە ینی من بۆ خۆم گوێم لێ دەبوو دەیکوت مەسەلەن داگوتەوانە ناتوان پێشمەرگە بن، ناتوان وەکو ئێمە، ینی کوڕ تۆزێک مەغرور بوون توانیان وەکو ئێمە نییە، یا هەموو مەسەلەن بەتا بە شێوەی مەسخەرە ئەوانەش دەیان کوت مەسەلەنەوە ئەوانە ناتوانن شەڕ بکەنیان ئەوانە. بەڵام دوایی بەڕاستی کچەکان ساویتیان کرد کە ئەوانیش دەتوانن لەگەڵ کوڕەکانیشی فەرقیان نابێنە بۆ شەڕ و بۆ تەبلیغ و بۆ هەموو شتێک. هەتا من زۆر جار لەگەڵ لەبیرمە لەگەڵ فەوزیە هەریاوی مەسەلەن دەچوینە ماڵە، ینی ئەو قسەی کە ئەو دەیکرد ئەمن بەڕاستی توانای ئەوم نەبوو، کچێکی باسەوات بوو قسەی دەکرد و مەسەلەن بۆ نمونە جارێک چوینە ماڵی مەلایەک لە ناوچەی بانە، من و فەوزیە بووین، مەلاکە کوتی ئاو حافرەتە نامێ بێتێرە ئەوە با بچە دیویژنان.
وەزیرکتی بۆ مامۆستا وەڵامەت پێم خۆشە لەگەڵ پێوان دانیشن هیچ فەرقی نییە ڕاحەت دانیش دوای قسەی کرد بۆ جەماعەتە دوای مامۆستا قانع بوو ینی زۆریش ینی بۆ خۆی خەجاڵەت بۆ بەڕاستی دینا من منزورمەوە نەبوو هەر منزورمەوە بە شەرع وا جوانترە و دەنا تۆ شەر خوشتی ئێمەی و هەر کچی ئێمەی ئەوانە ینی بۆیە دەڵم مەسەلەن هەر کچەکانیش زۆر بەڕاستی ینی ئەوان ئەرکیان لە ئێمە زۆرتر بوو دەبۆ زۆرتریش تەبلیغەوە بکەن کە با بە ئێمەش دەتوانین لێجگەلەوەی کە سیاسەتی کۆمەڵی تەبلیغ و تەرویز دەکەن دەبۆ بۆ ئەوەش تەبلیغیان کرد کە کچیش بۆ کوڕ دەتوانێت پێشمەرگایەتی بکا و هیچ ئیشکالی نییە ڕاست بێگومان هاوکات لەگەڵەوەی کە هەمژن بۆ خۆی بە ئیرادەی خۆی دەسەلمێنێت تواناییەکان و لێهاتووی خۆی کە لەگەڵ پیا و جیاوازیەکی نییە هەمیش خودی سیاسەتی گشتی کۆمەڵە لە سیاسەتی گشتیدا و لە تەبلیغیدا پرەنسیبەن ئەوەی ڕعایەت کردووە یا ئەوەی تەرویج کردووە ئەوەی جێگیر کردووە لە ناو تەشکیلاتدا ئەگەر بوو بێتیش دیاردایشی ئەوەی کە باست کرد وەکو پیاوێک چۆن بەرخودی کردبێ یا ژنێک چۆن مەزەکەی بینی بێت یا خۆی لەگەڵدا جێخست بێ بە دژواری بەڵام خودی ئەو سیاسەتە گشتیە چون ئەو بووە بۆ جێگیرکردن و سەلماندنی ئەو قەیەتی جێگە و پێگەی من کاریگەر بووە بە شێوەیەکی گشتی سەدەرسە با بچینە خۆناغی پێشمەرگایەتیت وەختێک دەچی دەبی بە پێشمەرگە دەورانی پێشمەرگایەتی چۆن دەست پێ دەکەیوە لەکوێ سازمان دەدرێت ئەوەرکانەی کە پێت دەست پێ درێت چی بوو وڵا ماوەیەکی هەر لە مقڕی میراوە بووم دوایی لەگەڵ جەماعەتی لەگەڵ مامۆستین ئەوانە دەچینە ئەو دیهاتانە ئەکە ئەو کاری سیاسیان دەکرد دوایش ئەمن لەگەڵ متەلیب ڕسووڵی دانین بە بێژوێ چوین بۆ بێژوێ لەوێ مقڕێکی لە ماڵێکیدا مەقڕمان هەبوو دوای لەوێ زۆر کارمان کرد مەقڕ دروستکەین و ئەوانە ماوەی تقریبەن بەهارە چوین تا پاییزێ لە بێژوێ بووین دوایی هاتینەوە بۆ میراوێ ئەوجا لە ماوەیەکیش ئەمنیاندا بە زیندانی بەردەسووری چوون بۆ بەردەسووری بۆ مەقڕی زیندان ماوەیەکیش لەوێ بوو درست باسی زیندانت کرد زۆر کەس دەپرسێ یا لانەکەم باز دەکرێت باسی جۆرا و جۆر لە هەڵس و کەوت و بەرخوردی کۆمەڵە بە ئەسیرەکان بە زیندانی ئەوەی کە تۆ شاهێدی عینی بووبێتی چۆن بوو بەرخوردی هێزی پێشمەرگە زیندانوانەکانی و خودی سیاسەتی کۆمەڵە نسبەت بە ئەسیر و زیندانیەکان وەڵا جا سیاسەتی کۆمەڵی بەرامبەر بە زیندانیەکان زۆر سیاسەتێکی دروست بوو مثلەن کادریان بۆ دانابوون کە لەگەڵ زیندانیەکان قسە بکەن بە جەلساتیان بۆ دانێن دوایش لەگەڵ پێشمەرگەش بەڕاستی هیچ فەرق و جودایەتیان نەبوو لە نەزەر خواردن و لە نەزەر مەسایلی پاکوتەمیزی و ئەوانە داوا دەرمان هیچ فەرقیان نەبوو چی ئیمکاناتێک هەبوو بۆ پێشمەرگەی ئەوەش بۆ زیندانیەکان هەبوو حتا نمونێک بێنمەوە کە مثلەن وای ئەوانەی کە زۆرتر ینی ئەو سیاسەتی کۆمەڵیان مثلەن تا ئەندازەیەک بۆ ڕوون بوو بۆ تا ئەندازەیەک کۆمەڵە ئیتمینانی پێدەکردن هەتا دەمان بردن لەگەڵ خۆمان بۆ ماسی گرتن دوای دەمان بردن مثلەن هەموو بەیانیان چون کاری ئەو زیندانەی هەمووی بەدار بوو هێندێکیان ئەوانێک کە لیان متمەین بووین دەمان بردن بۆ دارهێنان بەیانیان دەچوین پۆڵەدارێکمان دێناوە بۆ سووتاندن و بۆ زستانەوە جا لەگەڵ خۆمان هێندێک ئەوانەی هەموو ناوەڵام ئەوانەیە کە مەسەلەن باوەڕمان پێیان بوو دەمان بردن بۆ دار لەگەڵ ئێمە کۆڵەداریان دێناوە و زۆریشیان پێخۆش بوو کار دەکەن یا مەسەلەن لە کاری نەزافەت و قاپشتن و ئەوانە بەشداریان دەکرد ئەوانەی کە ینی ماوەی بوو لێ ما بوونەوە مەسەلەن لیان ئەمینتر بووی بەڵامیشی یۆشی واشیان هەبوو کە نەدەتوانێت هیچ کارێکی پێ بسپێری بەڵێ
هاوڕێ ئەحمەد لە دەورانی پێشمەرگایەتیدا بێگومان لەگەڵ هێزی دوژمن دەرگیر بوون دە و سەر و دەمەدا دەرگیر بوون لەگەڵ هێزی دوژمن و هێرشەکانی دوژمن بۆ سەر هێزەکانی پێشمەرگە زۆر بوون. بەڵێ دەکرێت هەندێک باسی ئەو سەردەمە بکەی موقعیەتی هێزی پێشمەرگەی کۆمەڵا یا هێزی پێشمەرگە سم بەگشتی لە کوردستان و موقعیەتی هێزی دوژمن شێوەی بەرە ڕووبوونەوەکان ئەگەر وەکو بیرەوەری وەکو خاترەیەک لەو کاتانە چیت بێ بۆ باسکردن. وڵای جا ئەمن ئەو ماوەی کە لە زیندانە بووم بەڕاستی جەماعەتێکم ناسی کە زۆر زۆر ئەمنیان دڵگەرمتر کرد لەسەر پێشمەرگایەتی و لەسەر کۆمەڵە بوویانی بە کۆمەڵە بوونی خۆمەوە بەڕاستی افتیخارم دەکرد کە جەماعەتی مەسەلەن وەکو کایەدەی بەگلێری مەسەلەن شەید سلەیمانی ڕەحیمی یێدەی گوڵچینی کە لەگەڵ ئەوانە ئاشنا بوو مەسەلەن کۆمەڵە ئەوانن بەڕاستی ینی زۆر زۆر ئەمن سوورتر بووم لەسەر پێشمەرگایەتی حاضر بووم هەر کارێکی کۆمەڵە پێم بسپێرێ بیکە تەشکیلات پێم بسپێرێ ئیدی دوایی کە لە مەقەڕی زیندانە هاتمەوە ئەوجا چوم بۆ مەقەڕی ناوەندی کمیتە مەرکەزی ینی کۆنگرە بوو بۆ کۆنگرەی چوین بۆ بۆکان لە دوای کۆنگرەیدی من و عوسمان ڕەسووڵی لە ناوچەی سەردەشت دانین بە پارێزگاری بووین بە پێشمەرگەی پارێزگاری تقریبەن ساڵێکیش لە پارێزگاری بوو. ڕاستەوخۆ لەگەڵ هێزی دوژمن هیچ کات دەرگیر بوون زۆر جار لەو دەرگیریانە دەکرێت چەندانەیان وەکو بیرەوەری زۆر کەس دەیان نووسنەوە ئەو بیرەوەریانە و لەسەر سەفحەی فەیسبوک شتیان دەبیندرێ ئەگە بەڕێستان بتەوێت بیرەوەریەک یا چەند بیرەوەری باس بکەن دەتوانێت ئیشارە بە کامێک لەو بیرەوەریانە وڵا ئەوڵ جار کە دەرگیر بووم لە جادەی بانە سەردەشت بوو چونەمان ئەوڵەت ینی دەورەم نەدی بوو نەچی بوو مۆسەربازیش زۆر لە خورتم هەبوو دەم کو دەبێت چۆن بێ لە شەڕدا چی بێ ئەوانە ینی منیان لە سەنگەری پێشەوە دانەنا بەڵام کە تەقە کراوە لەگەڵ شەڕکردن و ئەوانە یعنی ئێمە لە پشتی جەفە بووین بەڵام دەبوو تەقەی بکەین ئاشنا بوو لەگەڵ ینی زۆرتر سام بشکا لە شەڕی دوایش لە جادەی بانە سەردەشت کە لەوێ کەمینێکماندانا جەماعەتێکمان چون سەربازەکانیان گرت و دوای لیباسی سەربازەکانیان لەبەر کرد ئەوجا هەر ماشێنی یارتەشی دەهات ئەوەی یارتەشی وایە مەسەلەن هین ئەفرادی دەوڵەتی تێدا بایە پاسدار باوارەیان دەگرت و ئەمە لە خوارێ بووین تەحویلی ئێمەیان دەدا چەندین ئەسلحە و میمات و ئەوانەمان بەو جۆرە گرت و شەڕەکە بۆ جۆرە تەواو بوو دوایی کە شەڕتەواو بۆ جایمە لەو جەنگەڵەی بووین تۆ بارانێکی خستی کردین وانە بەڵام شەڕەکە بە مۆفەقێت تەواو بوو لەوێدا هیچمان لێ نەهات جارێکیشکە لە منتیقەی نەڵێنێ کەمینێکماندانا بۆ سەربازان ئیدە من ئەگاو لەو شەڕانە بووم دوای ڕێک وارەی بووم لە ئەوێنی بەر ترسم شکا بوو ئەوانە کردیانم بە ئەمەعاوی دەستە کەمینماندانا بۆ تەمینی جادەی کەمینماندانا لەوێ ئەیدی من مەسئولی تیمێکی بووم تیمێکی 4 نەفەری بوو کە دەبۆ ئەمن پیان بڵم کە ئەوانە جەماعەتی دیکە کە کەمینی ئەسڵی بوون لیاندان کوشتیانن ئەوان بچن ئەسلحەکان بێنن ئیدێمیش کە پێم کوتن ئەوان نەچونێتی من بۆ خۆم چوو مەسلەکانم هەڵگرت و هێنام و سەربازێک بریندار بوو هاواری کرد کوتی بە خۆدا کۆمەڵە جوون من زەن و بەچەدارم تۆ خۆدا منە نەکوشیت ئەمیش کوتم وامە پێشمەرگەی کۆمەڵین ئەسیر ناکوژی ئەسلەکەمان دەوێت ئەسلەکەم هێنا و ئیدی من هاتم دوایە من دوایەوەی چوو بۆ دەی شارستێنی لەوێ باسی کردم و کردوی پێشمەرگێکی کۆمەڵی هاتووە هات دەیتوانی کەم کوژێ بەڵام نەیکوشتوم و ئەوەنار ئەسلەکانی بردو ئەوە ینی من لەو شەڕیدا ئەوڵی شەرم کە زۆرتر لە نزیکەوە بوو ئەو شەڕە بوو دوایی شەید مەسعود کە مەسئولی سیاسی هێزەکە بوو مەسعودی سەلیمی ئەو نامەشی بۆ نووسین تەشویقی کردم
بینم زانی بۆچی تەشویقی کردووانە کوتم لای بۆی خوێنەوە کوتی ئەوە من بۆیە تەشویقم کردوویە تۆ لەو شەڕێدا زۆر فیداکاریت کردووە یعنی ئەوەی کە پێشمەرگەی کۆمەڵە دەبێت بیکە تۆ کردوتە جا ئەدی ئەو دەمی متمانە بەخۆم هەبوو بۆ شەڕیش بۆ مەسەلەن لە دەرگیریوانەی دیوجا نەترسان هیچ کات لە شەڕدا بریندار بووی؟ من دوو جار لە شەڕ بریندار بووم جارێکی لە ناوچەی سەردەشت بریندار بووم برینەکەم وانە بوو دوایش کە مەسەلەن دوای شەڕەکانی حیزب و کۆمەڵە کە چوینەوە سەرشیوی سەقز دی ئاخرین جار لەو یعنی ئێمە هێزێکی زۆرمانە بوو لەوێ زۆرمان شەڕ کرد چوینە ناو سەوڵاوە دوایی لە شەڕی نەشکاژمان کرد دوای پارگای گەوەناویمان کرد دەوڵەت بەڕاستی لەوێ فشاری بۆ هات بوو ئەمەش هێزمان زۆر بوو لەوێ ئیدی بەرنامەی زۆر وەسیحی دانا بۆ سەرمان بە شەو کە هاتبوون پایگایەک بوو پایگای گەوەناوی ئەویان گرتبووەوە کە ئەوێشیان کە مەسەلەن گرتبووە بەیانی زوو ئەگەر ڕۆژ داهات بایانی زوو ئەمە نەچوباینە و پایگامان نەگربا تەلەفیاتێکی زۆرمان دەدا چون بەسەر هەموو منتیقەکەیدا زاڵ بۆ پایگایە ئیدی جەماعەتێکمان چوون بۆ پایگاکەیان گرتەوە لەوێ شەهیدێکماندا و دوو بریندار ئەمیش لە خوارە ئێمەش دەرگیر بووین لەگەڵ پاسداران ئەمیش لە خوارە بریندار بوون کوڕێکیشمان بە نێوی حەکیم خەڵکی سەردەشتی ئەویش لەوێ شەهید بوو ئەلەو شەڕەیدا یعنی ئاخرین جار بوو کە بریندار بووم و برینەکەشم زۆر سەخت بوویدی یەکجاری کە گولەکەمان پشتێکەوت فەلەج بووم شەڕیش بوویدی ئەمنیان بۆ نەهات کە مەسوول دەستەکەمان کوڕێک بوو بە ناوی خدر قەڵات هات بۆ لام خدر ئەسلحەکەم بۆ دانێ ئەویش لەوەی ترسا کە خۆم بکوژمیان شتێک ئەگەر پاسدار هاتن ئەسلحەکەی برد لە کنەمنی دوور کردەوەی من بە تەنیا لەوێ بەجێمە چی بەڵام قەولت پێدەدەن دێینەوە دێین دەتبین با تاریک داوێ بەڵام ئەلحان ناتوانانی ئی دوای ئاوا بوو تاریک داهات و هاتن ئەمنیان هێناوە لای پێشمەرگەکان ئەگەر هەڵە نەبم هەر ئێستاش ئاسەواری ئەو برینداربوونت لە جەسەدا ماوە تا چەندێ ئەو ئاسەوارە چەندە لەسەر ژیانی ئاسایی و تەندروستیت کاریگەری هەیە وڵایجا کاکەریمە و ئاسارە زۆر ماوە لەسەر جەستەم ینی هەمیشە یەشم هەیە یانی تەقریبان بڵێن نیوەفەلەجم ناتوان باش بەڕێدا بڕۆمیانی دەڕۆم بەڕێدا بەڵام زۆر سەبر لاقم هەڵایەنەوە چون بەشێکی حەسەب و مشکلی چی پێ دەڵێم حەسەبی لاقم و ئەوانم عەزوڵات و ئەوانم لە دەست داوە یعنی لاقم زۆر زەعیف بوونە پشتم هەمیشە پشتم دێشێ بەڵام ئیدی بەو جۆرەشەوە کە ئیفتیخار دەکەم بەوەی کە من لە ڕێگایەکی ئاوادا ئاوام لێ هاتووە هیچ ناڕەحەت نیمە لەوەی هیوای تەندروستی هەرچی زیاتر بۆ دەخوازم هیوادارم کە ساڵەهای ساڵ بە تەندروستیەکی تەواوە درێژە بە ژیانت سەربەرزانت بدەیت کاک ئەحمەدجان چۆن بوو کە دەچیە دەرەوەی وڵات و ئێستا لە وڵاتی نیشتە جێی وە کەی ئەو سەفەرت ئەو سەفەرە مەڵاو دەمی کە لە بینێکی لە سلێمە 2 ساڵ لە سلێمانی بووم معالیجەم نەدەکرات چون بۆ بەغدا هەمیشە تەبوو لەرزم هەبوو یەشم زۆر بوو ینی نەدەکرا کە مەسەلەن لەوێ ژیان زۆر سەخت بوو بۆم دوایش قەولیان پێداین کوتیان کۆمەڵە کومیتە مەرکەزی کوتیانەوانەی کە ئاوا لێ هاتووە بریندارن دانێرین بۆ مەحالیجە بۆ خارج ئیدی ئەوە بوو کە من ساڵی 1970 میلادی بوو ئیدی ئەمە لەگەڵ جەماعەتێکی ناردیانین بۆ سوێدێ کۆمەڵە ئەگەر پرسیارێکی شەخصیتر لێ بکەم لە ژیانی پێشمەرگایەتی بەر لە ژیانی پێشمەرگایەتی و یا دواتر هاوسەرگیریت کردووە ژیانی هاوبەشت پێکەناوە؟ بەڵام لە پێشمەرگایەتیدا ژیانی هاوبەشین پێک نەهێنا بەڵام لێرە ئەلحان ژیانی هاوبەشیم هەیە لەگەڵ سیما خانم خەڵکی نەغەدەیە
بەڵام بەداخەوە بە دەلیلی برینداربوونم نەمتوانی مەسەلەن منداڵ دروستکەم، ینی دەلیلی کێشیەوە بوو کە ئەمن نوقاعی پشتم بریندار بوو بە خاترەوە ینی منداڵشتمان بۆ ئەوە دروست نەکرا هەر بە 2 نەفەرین بە تەنیا. هیوادارم کە ساڵهای ساڵ لە پەنایەکدا ژیان بەسەر بن بە سڵامەتی. ئەگەر وەکو دوایین پرسیار لێت پرسم ژیانی دەرەوەی وڵات بۆ تۆ چەندە سازگارە چەندە گونجاوە لەگەڵ وەزیەتی جسمیت و چ سکاڵا و شکایەت دەکرد لە ژیانت هەیە ئێستا؟ وای کاکەریمەگە هاتمێرە زۆرم بۆ سەخت بوو، چونکە لەنێو ئەو ڕەفیقانەدا بووم، لەنێو پێشمەرگەدا بووم، بە دەورم ئاوەدان بوو، بەڵام هاتمێرە بە تەنیایی و دوایشکە مەسەلەن سەڵاتێکی وام نەبوو، زۆر ژیانم ناخۆش بوو، وەڵام بۆ خۆم هەر کۆڵم نەدایانی پتم دەبێ من زمان فێر بم، دەبێت لێرە ژیان بکەم. زەحمەتێکی زۆرم کێشا تاکو زمانی سوێدی فێر بووم. مەسەلەن بۆ نمونە من زۆر شتی بە سوێدی فێر دەبووم، بە کوردەکەی نەفارسیەکەی نەمدەزانی، بەڵام هاوڕێیانم زۆر کۆمەگیان کردم. مەسەلەن بۆ نمونە من شتێکم لە سوێدەکەم دەزانی، بەڵام چاوم لە دیکشەنیدی دەکرد بە فارسیەکەم نەدەزانی. مەسەلەن چەند جارە من تەلێفۆنم دەکرد بۆ کاک حەمەی کەماڵی، لێم دەپرسی دەمکرد ئەوە بە فارسی دەبێتە چی؟ فارسیەکەی پێ دەکوتم جا دەمزانی مەسەلەن ئەوجا سوێدەکەشی چییە. ئانی زەحمەتێکی ئام کێشا. دوایی ترماوەکیش بە دەلیلەوەی کە زۆر لە بیمارستانی بووم قسەکردن فێر بووم. قسەکردن فێر بووم، دوایش کە لە کۆمۆنی وێسترۆز دامەزرام زۆر عەلاقەم بوو کە بخوێنم، بەڵام دەچوومە سەر کلاسی باوەڕکە ئەوەندە مێش هەبوو هیچ شتێک حاڵی نەدەبوو، ینی نەمتوانی خوێندنی دامە بدەم، بەشی ئەوەندەم خوێن کە لێرە پێی دەڵێن ئێسفی کە مەسەلەن دوایی بتوانی کار بکەی، ئەوانە بەشی ئەوەندەم خوێن کە زمان قسەکردن فێر بوو، بەڵام خوێندنم نووسینم باش نەبوو بە سوێدیش، وەلی نەمتوانی زۆرتر بخوێنم. گەڕام بە دوای کاردا کارم پەیدا کرد هەنەوە لەو دەمیەوە لە ساڵی 1994 لەو دەمیەوە لە کارخانەیەک دامەزراومێتی هەر کار دەکەم و ژیانی خۆم بەڕەوە لە من احتیاجم بە سوسیال و ئەوانە نییە. کارەکەت گونجاوە لەگەڵ شەرایەتی جسمیت؟ بەڵێ کارەکەم ئەو کارە ینی ئەو شوێنەی کە من کاری لێ دەکەم زۆرتر بۆ کەسانی وەکو ئێمەمانە کە پێی دەڵێن هەندیکاپ مەسەلەن ناتوانێت هەموو کارێک بکە، بۆ ئێمە ئەو شوێنە دامەزراوە. ئەوتال هەن وەک خۆی نەماوەڵانی خەڵک دەبێت کار بکە، کاریشیان پێ دەکەن، وەلی خۆ ئەمەکە مەسەلەن زۆر لە مێژە لەوەین، ئەگە کارێک نەتوانین بە زۆر کارتمان پێ ناکەن، ینی کە سعی دەکەن کارێکی مناسبمان بۆ ببینەوە. زۆر جاری شەروایە کاری مناسبدانی بۆ ئێمە نییە، زۆرتر کارەکانی ئێو شیرکەتەی کاری نەزافەت و ئەوانەیە بە ئێمە ناکرێت، جارێ باشە ماوەی زۆر هەر بێکار دەبین، بەڵام چونکە شیرکەتێکی دەوڵەتیەوە ئێمە زۆر لە مێژە لەوێ ئیستیخدامین دەرمان ناکەن. من زیاتر لەوە ماندوو ناکەم، بەڕاستی زۆر سپاس دەکەم لەوەی کە بە وەزیەتە جسمانیەوە داوەتی ئێمەت قبول کرد، ماندووم کردی. زۆر سپاس بۆ بەشداریت. ئەگەر لە کۆتاییدا پەیامێک قسە و باسێک شتێک هەیە کە باسی نەکرابێت ڕوو بە بینەران فەرموو، دواتر ماڵاوای دەکەین. وڵای سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هیوادارم و تەلەڤیزیۆنە هەر بەردەوام بێ و زۆر تریش پێشە بکە. ئەمن یەک داوام هەیە لە جەماعەتی تشکیلاتی کۆمەڵایانی، ئەگە دەڵم کۆمەڵە منزورم ئەوانەی کە کۆمەڵە بوونە. بەڕاستی ئەو دڵسۆزیەی کە قەبلەن ینی ئەوەڵ کۆمەڵە بوویەتی ئەگە هیچ نەبێ ئەوەی لە بیر نەکەن، ینی کەسێکیش کە مەسەلەن ناتوانێت پێشمەرگای سیاسەت بکە، کە مەسەلەن ناتوانێت سیاسەت بکە، بڵە کاکە ناتوانین بیکەن، بەڵام ینی سعی بکەن کە زۆرتر چۆن بڵام ئەو ئینشعابات و ئەوانە بەڕاستی زۆر ناخۆشە بۆ کۆمەڵە.
سڵاویشم هەیە بۆ پێشمەرگەکانی کۆمەڵەکە بەڕاستی ئەوانیش کە ئەو تشکیلاتیان ڕاگرتووە بە زەحمەتەکانی خۆیان و بە فیداکاری خۆیان. سڵاوم هەیە بۆ خانەوادەی شەهیدان، خانەوادەی زیندانیانی سیاسی. سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو لایەکی. زۆر سپاس هاوڕێ ئەحمەدجان، دووبارە سپاست دەکەم. بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا و توێژێک بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ ئەحمەد ئەسپەری ناسراو بە ئەحمەد گرنەڵێن، بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئەوەی خۆشەویست بوو بێت و کات ساتێکی خۆشتان لەگەڵمان بەسەر برد بێت تا بێگەیشتنەوەمان لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەر شاد و بەختەوەر بژین. L'amre pirata gizdanade eme gofredeni lamade L'amre pirata gizdanade eme gofredeni lamade Lo dünyaya çinme bu hajara O danani komal gayyetten Lo dünyaya çinme bu hajara O danani komal gayyetten Ragiz dari la risha da teni, Doi azadi galmana teni. Ragiz dari la risha da teni, Doi azadi galmana teni. Karabari chini kire kara, Arai nami rege ke kosha.